سەرۆک مامجەلال سەرەڕای سەرقاڵی بەکاری سیاسیەوە، بەڵام هەردەم پشتگیری زانست و زانکۆکانی کردووە و لا سەرەتاوە هەوڵی دامەزراندنی زانکۆی داوە. ئەم هەوڵەی مامجەلالیش لا ساڵی 1968 هاتە بەرهەم کە فشاریان خستە سەر حکوومەتی ئەو سەردەما بۆ دامەزراندنی زانکۆیەک لە شاری سلەیمانی. لە سەرەتایی کە خوێندکار بووم، خوێندکاری دکتۆرا لە یوغۆسلاڤیا، بەڕێز مامجەلا سەردانێکی کردین. لەو سەردانە یەک لە پرسیارەکانی ئاراستە کردم چییە خوێنی و مەبەست چییە؟ پێم وتم ئەو بوارەم هەربژاردووە کە بتوانم ڕۆژێ لە ڕۆژان ببمە مامۆستا لە زانکۆ لە کوردستانە، ئەگەر چی ئەوە خەونە بە لەوانەیە مێژوو ئیتر بۆ خۆی کاری خۆی بکەوە ڕۆژێ بێ زانکۆی لە کوردستان هەبی، لەویان خۆم ئامادە کردووە کە بمە مامۆستای زانکۆ. ئەو بیرۆکەیە دەمێک بوو لە خەیاڵی مامجەلالە، لە خەیاڵی ئەو خەڵکە خوێنەوارانە کە ئیشان لەگەڵە کرد، وەکو داخوازی و پێویستێکی زۆر گرنگ کە هێتا ئەو کاتە هێشتا هیچ زانکۆیەک نەبوو لە کوردستانە. یەکێ لەو داوایانە کە یان بە حکوومەت ئەوە بوو کە زانکۆیەک لە سلەیمانیدا بمەزرێنرێت. حکوومەت زۆر لە زانکۆ ترسا کە زانکۆ لە کوردستان بێ، خۆی ئەیزانی کە پەروەردەکردنی کادری شۆڕەجێر لە زانکۆ دەست پێ ئەکرێ. لەبەرەوەیانە بڕوو بیانیان هێناوە کە ئیمکانیە کادرتانە جامیعە پێویستی بە ژمارەی زۆری کادر هەیە، جامیعاتی عێراقی پێ کادریانیە، ئێوە چۆن ئەتوانن؟ بێگومان مامجەلال دەورێکی باڵای هەبوو لە پشتگیری و لە هاوکاری و لە با بڵێن ئینێ ئەوەی 68. هیوادارم ئەم زانکۆیە خزمەتێکی گەورەی ئەو ناوچەیە بکات، هەم لە ڕووی پەروەردەکردن و هەم لە ڕووی گەشەپێدانی ناوچەکەش، و هیوادارم کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پێی توانای یارمەتیان بدا. لا ساڵی 1970 دوای خۆپیشاندانەکانی شاری سلەیمانی، ڕژێمی پێشوو بڕیاری گواستنەوەی زانکۆی سلەیمانیدا بۆ هەولێر. بۆیە دوای ڕاپەڕین بە هەوڵی مامجەلال زانکۆی سلەیمانی جارێکی تر لا ساڵی 1992 کرایەوە بۆ ئەوەی ببێتە مەڵبەندی زانست و زانیاری بۆ شارەکە. لەگەڵ مامجەلال قسەم کرد، وتم بۆ شتێکی وا هاتووم، یەکسەر وەکو ئاتی خۆی بۆ هەموو شتێکی باش، بۆ هەموو شتێکی کە قازانجی میلەتی تیابێ بەو بڕوایشەوە کە هەی بوو، کوتی بەسەر چاو، کوتی من یەکەم جار ئەمە یەکەم وەجبە ملیۆنێک دیناری سویسری ئەو کاتە زۆر بوو. ئەو کاتە کوتی بۆ ئەتان نەمێ ئێوە ئیش بکەن، دەست پێ بکەن، هەتا پێویستیتان بە من بێ، من درێغی ناکەم. ئەوەی پێویستە بوو ترێت کردنەوەی زانکۆی سلەیمانی دەستکەوتێکی گەورە بوو کە بە دوای خۆیدا دروستبوونی چەند زانکۆی تری لێکەوتەوە. هیوادارم ئەم زانکۆیش لەگەڵ زانکۆکانی تری کوردستان ببێتە مەشغەل هەڵگری علم و پێشکەوتن و تەکنۆلۆژیای ئەم سەردەما.